بەردەوامین لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە کۆتا تەوەری پرۆگرامەکەیە باز لە فێرگەی جەبارکاراتیەکەین کە لە پاڵاوانەتیەکە لە وڵاتی تورکیا بەشداریان کرد و توانیویانە ئاستێکی زۆر باش تۆمار بکەن و لە ڕیزبەندی خاڵی وڵاتە بەشداربووەکانە عێراق بێنە ڕیزبەندی حوتەم کە پێشتر لەم ڕیزبەندیەیە ئەکرێت بڵین وڵاتی عێراق هەر ناوی نەبووە و ئەمان یەکەم جاریانە بەشداریەکەن و عێراق هێناوەتە ڕیزبەندی حوتەم و ئەم پاڵاوانەتیە لە نێوان 35 وڵاتە ئەنجام درراوە و فێرگەی جەبارکاراتی لە قزەی سێ سادق سەربەیانی وەرزشی هەڵەبجە بەشداریان تێدا کردو ئاستێکی زۆر باشیان تۆمار کردووە کە مەدالیایەکی ئاڵتون و 2 مەدالیای زیویان بردوتەوە لە ئێستادا هەم ڕاهێنەرەکان و هەم یاریزانەکان لە ستۆدیۆ لامان میوانن. هەر یەک لە بەڕێزان جەبار مستەفا ڕاهێنەری کاراتی و ئەیوب کەماڵ ڕاهێنەری یانی وەرزشی هەڵەبجە زۆر بەخێر بێن. سڵاوتان لێبێ. زۆر بەخێر بێن سەرچاوە. و هەر یەک لە پاڵەوانەکان کاک ئەحمەد دلێر یاریزانی کاراتی سڵاوت لێبێ بەخێر بێن. سارۆس سیروان سڵاوت لێبێت بەخێر بێت. لاوی سەروەر و ڕامیار هاوار ئەسعەد هادی بەخێر بێن. سڵاوتان لێبێ و پیرۆزبایی ئەم سەرکەوتنەشتان زۆر بەخێر بێت. کاک جەبار سڵاوت لێبێت دووبارە بەخێر بێن. بابەتێکی پاڵاوانەتیەکە بکەین. چۆن بوو لەم پاڵاوانەتیە ئێوە بەشدار بوون؟ سپاس بۆ جەنابتان بۆم دەرفەتە. دیارە من یەکەم جارم نییە لەم بەرنامە بەشداریەکەم. ئێوەی بەڕێز هەمیشە پەرەتان بە وەرزش داوە بۆ لایەنێکی گرنگ دێکەوە ئیحتیمامی پێدن. دەستان خۆش بێ. دیارە سەرکەوتن هەمیشە کەسێکی گەورەی لە پشتوەیە. بەتەنیا من نەمتوانیوە سەرکەوتنە بەدەست بێنم. برای بەڕێزم مامۆستا ئەیوب و لەگەڵ ئەو ڕاهێنەر بەڕێزە پێشکەوتووەکان کە لە ناو فێرگەکەمان و یانەکەمانە هەن بە هیمەتی ئەو دایک و باوکە بەڕێزانە کە پاڵپشتی مناڵەکانیان لایەنێکی زۆر گرنگە پاڵپشتی بۆ مناڵ بۆ سەرکەوتنی وەرزش بۆ سەرکەوتن هەر بوارەی لە بوارەکان بێت. من بە حکمێەوە کە کۆنتاکێکی باشمان هەیە لەگەڵ هەموو وڵاتان خۆشبەختانە ئێمە بۆ ئەم پاڵەوانتێک کە پاڵەوانتێکی جیهانیە بەڵام دۆستانەیە کە ئێمە بانگێش کراین خۆشبەختانە بە 13 یاریزانی لەو بەشداریمان کرد و من بە دیارە بە هاوکاری برای بەڕێز مامۆستا ئەیوب من بە تەنیا خۆم سەرپەرشتی ئەم وەفتەم کرد کە چوون بۆ ئەم پاڵەوانتێ لە تورکیا لە ئەستەمبۆڵ. بۆ من ئەرکێکی زۆر قورس بوو. ئەرکە قورسەکان لە چیوە دەست پێەکە؟ لەوەی کە تۆ ئێمە سەرەتا بە تەیارە نەڕۆشتوین بە پاس ڕۆشتوین بۆ ئێمە زۆر ناڕەحەت بوو. زۆر باش. زیاتر لە 7 ساعت لەناو پاسا بووین. جگە لەوەی کە ئەو پاڵەوانتەیەکی لە پاڵەوانتە گەورەکان کە 12 ساحە یاری لە خۆ گرتە بوو. ئەبێ من بە تەنیا ئاگداریە مناڵانم کردیان نەمێڵا یاریان فەوتێ نەمێڵایە لە کات و سەتەمان ئەوروپا خۆتان زان دقیق کە فلان ساعت فلان یاریزان یاری هەیە نابێت کاتەکە. چەند یاریزان بەشداریان کرد؟ 13 یاریزان بەشداریان کرد لەگەڵ خۆما خۆشم بەشداریم کرد. کۆی پاڵەوانێتەکە چەند پاڵەوانەکە 4200 یاریزان بەشداری کرد بوو. زۆر باش. 35 وڵات بەشداری کرد بوو. زۆر باشە. دەستان خۆش بێت بەهێوای بەردەوامیتان مامۆستا ئەیوب بینە لای بەڕێزە تۆش بەخێر بێت. سەرچاوان بەڕێستان باسێکی گرنگی بەشداریکردنی یاریزانە کوردەکانمان بۆ بکە لە پاڵەوانێتی نێودەوڵەتیەکان. ئەمە چ گرنگیەکی هەیە یاریزانێکی کورد بەشداری پاڵەوانێتێکی نێودەوڵەتی بکە لە دەرەوەی وڵات؟ دیارە دەستخۆشی لە جەنابتانەکەم. سپاس بۆ کورسات بۆم شاشە ڕەنجینەی کورسات کە هەمیشە بەشی کاراتی ینی وەرشی هەڵەبجە و فێرگەی جەبارکاراتی پاڵەوانانە بەسەرکاتەوە. ئێمە وەکو مامۆستا جەبار وتی یەکەم جارمان نییە لەم ستودیۆ چەندی جار هاتوین و ئێوە ئێمەتان بەسەر کردوێتەوە. سپاس بۆ جەنابتان بۆ ماڵبوونتان. سپاس بۆ ئەو بەڕێزانەی کە لە پشتی کامێرەوەن کە ئازێتە کێشن دەنگ و ڕەنگی ئەم پاڵەوانە ئەگەیەن بە بینەران. دیارە خۆی بۆ خۆی بەشداریکردنی گەنجێک یا مناڵێک یا لاوێک لەم تەمەنا کە بەشداری پاڵەوانێتێکی نێودەوڵەتی لە دەرەوەی وڵات دەکات خۆی بۆ خۆی ئەو کەسە ئاستی بەرزە بێتەوە پێشەکەوێت و لە ڕێگەی ئەم بەشداریکردنەوە پاڵەوانانی وڵاتانی دەرەوە دەبینێەوە ئەسپی خۆی تاو دەدا لەو پاڵەوانێتێک گەورانە کە خۆی ئەبینێتەوە و یاری ئەکاوە کە دێتەوە لە ناو وڵاتی عێراقدا و کاتە پاڵەوانێتەکانی ناو عێراق و کوردستان بۆ خۆی ئاسانترێ بێ لە لای لەبەر ئەو پاڵەوانەتی و مەحافیلی گەورەتری بینیوە ئەبێتە ئاستی پێشکەوتنی ئەو یاریزانە و سەرکەوتنی یاریزانەکان. وەکو مامۆستا جەبار وتی بردنە دەرەوەی ئەم پاڵەوانانە و ئەم یاریزانانە
ئەرکێکی زۆر لە سەرشانی ئێمە دروستەکات وە قورسە هەروە بەدەم باسی بکەی ناکرێت بە چەند وشەیەک باسیکەی قورسە مەسئولیەتێکی ئەم مناڵانە بخیتە سەر شانی خۆت و ببی لە وەکو ماوەزارتی 6 ساعت 7 ساعت بە سیارە بڕێتە وڵاتێکی ترەوە بە ئەلبەتە ئەمەش گەڕێتەوە بۆ نەبوونی ئیمکانیاتی مادی لە بەشی یانەی وەرشی هەڵەبجە و فێرگەکەمان کە ئیمکانەتێکی مادی لە ئەستۆمان لە بەردەستمانە نییە کە بتوانین ئەم پاڵەوانانە بە تیارە بەرین بۆ لە ڕێگەی فڕۆکەخانەکانەوە بیان بین بۆ پاڵەوانەکان بە سیارەیان بین ئەمە ئەرکێکی قورسە لە سەرشانی ئێمەوە بمانەوە نەمانە مادووبوونێکی زۆری ئەوێت وە مەسئولیاتێکی قورسە لە سەرشانی ئێمە بەڵام باشێکی هاوکارتانە مامۆستا لە کاتێکا کە ئێوە بانگێشتەکەن بۆ پاڵەوانێتیەک کێ هاوکار و پاڵپشتیانەکانی بەڕێستانە وەڵاهی بمانەوە نەمانەوێ ئێمە چەند بەرپرسێکی دەڤەرەکەی خۆمان وەکو مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک عومەر یەک دوو پاڵەوانێتی کە ئێمە پاڵەوانێتی ئێرانمان بینیوە هاوکاری کردوین لەم لێرەوە سپاسی ئەەکەین نمونەی زۆر بێت هیوادارین بەرپرسەکانی تر چاو لەو بکات و تەمەنە ئەکەین بەرپرسانی تریش وەکو عەرزم کردی چاو لەو بکەن و بتوان خزمەتی ئەم گەنجولاوانە بکەن بەڵام بەداخەوە بۆ ئەم پاڵەوانێتی کە ئەم آخر پاڵەوانێتی کە بەشداریمان کرد مامۆستا جەبار عەزیەتی کێشا ئەرکەی خستە سەرشانی خۆی مەسئولیاتی ئەو گەنجولاوانەی لە ئەستۆ گرت و توانی بەشداری و پاڵەوانێتیان پێ بکات بەداخەوە لەسەر مەسروفی یاریزانەکان خۆیان وەسەر باخەڵی خۆمان یەک کەس ئامادە نەبوو هاوکاریمان بکات بەداخەوە دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن بە هیواین کە کەسانێکە بنتوان پاڵپشتان بن لە پاڵەوانێتەکانی داهاتووە ئەگەرچی هاوکار پاڵپشتیشیان نەبوو بەڵام بە پلەیەکی باشەوە گەڕاونەتەوە بینە لای پاڵەوانەکانمان کاک ئەحمەد سڵاوت لەبێت بەخێر بێتان لێکەین دووبارە باسێکی بەشداریکردنی خۆتمان بۆ بکەی لەکەیەوە خەریکی کاراتیت لە 2009 لە 2009 کاراتیەکەی چۆن بوو بەشدار بوویت وە تا چەند دڵخۆشی لەوەی لە پاڵەوانێتێکی جیهانیە بەشداریت کردووە 35 وڵات بەشدار بوون و ئاسێکی باشتان تۆمار کردووەوە بەڵێ بۆ ماوەی 3 مانگ تەمرینمان کردووە بۆیە بەشداریان بتوڵە بکەین باشە وەتوانیم حەو یاری بکەم بژێت 6 یاریم بردەوە و توانیم پلەی دووەمە کەسانی کە بەرامبەر دیاریان کرد لە چ وڵاتێکەوە هاتبوون تورکی بوون تورکی بوون بەڵێ باشە تۆ توانیت بەسەریانە سەر بکەویت و ئاسێکی باش تۆمار بکەیت دەست خۆش بێت خاوەنی مەدالیای زیو بەڵێ شەمایکێکمان بوو بە سارۆس گیان بەخێر بێ سپاس تۆ باسێکی ئەوم بۆ بکە هەستە چی بوو کە بەشداری پاڵەوانێتێکی نێودەوڵەتی و کرد و لە وڵاتەکەی خۆتانە بوو تا چەند دڵخۆش بووی وەڵا زۆر دڵخۆش بووم بۆ بتوڵە نێودەوڵەتی جیهانی یەکەم جارە بوو بەشداری بکەی بەڵێ باشە پێشوەی کە بەشداری بکەی هەستە کرد کە بە پلەیەکی باشەوە گەڕێیتەوە بۆ کوردستان بەڵێ زۆر هەستمەگەر بەش هینێکیەوە گەڕێم دەستی خۆش بێت کاکە لاوی تۆ چەندم جارتە لە پاڵەوانێتەکانە بەشداری ئەەکەیت و لە کێوە دەستی کردو بە وەرزشی کاراتی من بۆ ماوەی 1 ساڵ و 5 مانگە بێ بەشداری کردووە و ئەمە یەکەم جارمە بچمە دەرەوەی وڵات بەشداریش بەس بەشداری توڵەی ناوخۆیم کردووە و زۆر دڵخۆش بووم و باشە چ جیاوازیە کە بینی وتت بەشداری پاڵەوانێتەکانی ناوخۆ کردووە ئەم پاڵەوانێتیە نێودەوڵەتی بوو لە دەروی وڵات بوو لەگەڵ پاڵەوانێتیانەی کە لە ناوخۆیە بوو چ جیاوازیە کە بەدی کردەوە یاری زۆر دەکەیت و یاریزانی زۆر بەشداری کردبوو و نێودەوڵەتیش بوو مەدالیاگەیشی مەرخوو دەستی خۆش بێت مایکەمەمەی بۆ کە بە کاکە ڕامیار کاکە ڕامیار تۆ لەکەیەوە دەستی کردو بە وەرزشی کاراتی و پێشمان بڵێ ئەم وەرزشە و ڕاهێنانکردن لەم وەرزشەیە کاریگەری نەبووە لەسەر خوێندنەکەت هیچ هینێکی کاریگەریەکی نەبوو لەسەر خوێندنەکەم چونکە بۆ خوێندن هیچ ڕێگیریەکی نەکردووە باشە بژێ ئێمە لۆچە کاراتی لە پێش مەکتەوە بۆ ئێمە چونکە زۆر بمان حەزمان نییە ئەبێ خوێندنەکەشە فەرامۆژ نەکەی بیوکمان خوێندنەکەش گرنگی خۆی هەیە و وەرزشەکەش هەر گرنگە هەروە دەم بە پێکەنینی کاکە ڕامیار تۆ بێگومان دڵخۆش و سەرکەوتنیان تۆمان کردووە بەدڵنیاییەوە وایە چینڵا هەر ئاوا پێ بکەن و هەر لە خۆشییا بم بچینە لای بەخێر بە ئێزعەتیان تۆ باسێکیەوەمان بۆ بکە چەند ساڵە خەریکی کاراتی کە بەشداریان پاڵەوانێتیتان کرد هەست چۆن بوو هەڵا من ساڵێک و 5 مانگە خەریکەم کاراتیم ئەمە توانیمان بەشداریم توڵەکەین ئێمە کە توانیمان لە 35 وڵاتە حوتەم بەدەست بێنم خۆشم کە توانیم دوم بەدەست بێنم دڵخۆشم کە توانیم دوم دەست بێنم دەستان خۆش بێت مامۆستا سات بگرێک مەلای بەڕێزێت بەس لەوە کردکەوە بە پاس ڕۆشتون بە فڕۆکەنە ڕۆشتن بە وڵاتی تورکیا کە ئەمەش ئەکرێت بڵین ماندووبوونێکە بۆ یاریزانەکان وەک لەوەی کە
بە فڕۆکە بڕۆن شووبان و لەوێ ئارامتر ئەتوان بەشدار بنە پاڵاوانەتێکەیە کاریگەری نەبوو لەسەر یاریزانەکان بەدڵنیایی کاریگەری هەبوو زۆرش بەڵام من وەکو تەجروبەی خۆم کە پێشتر بەشداری چەندها بتوڵەی نێودەوڵەتیمان کردووە احتیاجی ئەوەم کرد کە ئێمە وا بڕێن کە ڕۆژێک لێ بمێنینەوە بە ماوەی 24 ساعت کە ئیسراحەت بکەین احتیاجی ئەوەم کرد پێشتر ئێمە ڕۆژێک پێش بتوڵەکە واتە لە ئەستەمبول ماینەوە بۆ ئیسراحەت من ئەمەوێ ئاماژە بۆش بەڵام هەر زۆرە تۆ 7 ساعات لە سیارەیە بیت وەک لەوەی کە 3 ساعت لە فڕۆکەیە بکەیتەوە دڵنیایی نەبوونی امکانیە ئەگەر تۆ بتەوێت لە چالاکی پاڵاوانێتەکان لە کیز نەچێ هەرچۆنێک بێت ڕێگەیان تەسحێ بدەیت ئەبێت تەسحێ بدەیت من دووبارە سپاسی دایکباکیم لاڵانەکەم کە ئامادە بوون لەسەر باخەڵی خۆیان هەر مناڵێک بڕی نزیکەی 385 دلاری سەرف کردو بەس اشتراکی بتوڵەکە کە بەشدارێکی 42 دلار بووە جگە لەوەی تر تۆ بتوێنێت هەر ڕۆشنەوە هاتنەوەکە خۆی زەحمەتە ئەرکە من پێشترش ئاماژە بۆ بکەم لە نزیک مانگێک پێشەوە من چەند لایەنێکی با بڵێن بەرپرسی وەرزشم ئاگادار کرد کە ئێمە پاڵاوانێتی ئەوە گەورە هەیە داوەت کراوین یعنی پاڵاوانێتەکەی بە شتێکی زۆر ئاسان بان کرد کەمە باس کرد کەمە پاڵاوانێتی ئۆپنە هەموو کەس دەتوانێت بەشداری بکە ئاماژەی بەوە کرد و بەڕێزە کە ئێوە گەر بەشداری بتوڵی ئاسیا بکەن مەسرفتان بۆ بکەن بتوڵی ئاسیا عێراق خۆی مەسرفەکە پێویستمان بە کەس نییە چۆن بتوڵی ئاسیا یا عالەم تۆ بۆ عێراق خۆی تەسفیاتی بۆ کاو یاریزان هەڵبژێری پلانتان هەیە کە بەشداری بتوڵی ئاسیا بکەن بەڵێ ئینشەڵڵا بۆ ئەم لە مانگی دووسیا تەسفیاتی عێراقە کە هەر لە ئێستا ئامادەکاری بۆکەن ئینشەڵڵا زۆر باشە مامۆستا ئەیوبینەوە لای بەڕێز لە کاتێکا کە پاڵاوانێتیەک ئەنجام ئەدێ ئێوە چۆن و بە شێوازێک پاڵاوانەکان یاریزانەکان ئامادەکەن بۆ ئەوی کە بەشداری پاڵاوانێتێکە بکەن و بە پلەی ئاوە باشە و دواتر بگەڕێنەوە شازی ئامادەکردنەکانمان بۆ دیارە پرسیارێکی زۆر لە جێەوە وەکو عەرزم کردن سەرەتا ئامادەکردنیان پاڵاوانانە بۆ پاڵاوانێتێک گەورەکان و پاڵاوانێتی نێودەوڵەتیەکان و وەکو مامۆستا جەبار باسی تەسفیاتی عێراقی کرد بۆ تەسفیاتی عێراق ئەرکێکی زۆر قورس و سەنگین ئەخاتە سەر شانی بەندە و مامۆستا جەبار کە ماوەی 5 مانگ بۆ 6 مانگ ئەبێ پێش بتوڵەیەک ئێمە خۆمان ئامادەکەین و خۆمان سازکەین مەشق و ڕاهێنانێکی چڕ و مەعسکە تەدریبێکی چڕ بۆ ئەم یاریزانانە دانین کە ڕۆژانە خۆی لە 3 ساعت مەشق دوو مەشقی جیاواز لە دوو کاتی جیاوازە دەبینێتەوە و ئامادەیی جەستەییان ئامادەیانکەین و تەکنیکی پرۆفیشنال و پێشکەوتوو بە ئەم یاریزانە بدەین و مەشقی تەواویان پێ بدەین کە بتوانن خۆیان ئامادە بکەن بۆی لە ناو پاڵاوانێتەکانە سەرکەوتن و ئینجازی گەورە بەدەست بێن و بتوان بڕۆنە سەر سەکۆی پاڵەوان بوون و مەدالیا لە من بکەن. جێگەی خۆشێتی باسی ئەوەش بکەین ئێمە کە جەنابەت پرسیاری ئاسیات کرد ئێمە وەکو یعنی وەرشی هەڵەبجە بە هاوکاری مامۆستا جەباری برای بەڕێزم توانیومانە ئێمە چەندین پاڵەوان لەسەر ئاستی جیهانی و لەسەر ئاستی ئاسیا و پاڵەوانی عێراق لەسەر وەکو هەڵبژاردەی عێراق پێ بگەینین لە کوڕان و کچان یعنی وەرشی هەڵەبجە حەزەکەم علمی جەنابتان هەبێ کە کچانی یعنی وەرشی هەڵەبجە نۆ یاریزانی کچمان لە یعنی وەرشی هەڵەبجە پاڵەوانی عێراقن و لە هەڵبژاردەی عێراقن پاڵەوانی ئاسیاییمان هەیە کە کاکە ڕەوەندە یەکەم جارە لە مێژووی 7 ساڵی کاراتی عێراقدا بتوانێت لەسەر لە وڵاتی کازاخستان لە ساڵی 2021 مەدالیای بڕونز بۆ وڵاتی عێراق بەدەست بێنێت کە تاکە مەدالیایە لە مێژووی عێراقدا لە قیتال لە کۆمێتا هاتبێت ئەمە خۆی بۆ خۆی پێشکەوتنی گەورەیە و ئەم مناڵە پاڵەوانانەش چاو لە ئەوەکەن و بەرنامەیان هەیە مەهامیان ئەوەیە کە بگەن بە پاڵەوانێتی عالەم و ئاسیا ئێمەش بۆ هیوایان بگومان ئێوەش زۆر هیلاکە بن زۆر ماندووە بن بەدەست ئەمانەوە تاوەکو ئەمان ئەم پلە باشانە بەدەستێنن هیوای بەردەوامی بۆ ئێوەش بۆی ئەمە ئاماژە بە شتێتر بدەم کە لە ڕێگەی ئەم بەرنامە جوانەوە لە ڕێگەی ئەم کەناڵە جوانەوە کە بە کەناڵ و بە شاشەی خۆمانی ئەزانین وەکو کاراتی داوا لە بەرپرسانی ئەم دەڤەرە ئەەکەم من هەر لە ئێستاوە ئێمە بەرنامەمان هەیە پاڵەوانێتیشی گەورەی نێودەوڵەتی لە پێشمانەکە لە 1-2 مانگی ترا لە شاری تاران بەڕێوە ئەچێت کە پاڵەوانەتی ماستەرکەپ جامی گەورەی ماستەرکەپی نێودەوڵەتیە لە شاری تاران بەڕێوە ئەچێت کە بەندە خۆم نوێنەری فەرمی ئەو سەبکەم سەبکیشی تۆرۆکینشنکان کە لە ڕێگەی ئێمەوە ئەتوانین و بەناوی عێراق و بەشداری ئەو پاڵەوانێتی بکەین لێرەوە داوا لە بەرپرسانی ئەم دەڤەرە ئەەکەم ئاگیان لەم پاڵەوانانە بێ هەر لە ئێستاوە
سپۆنسەری ئەم پاڵانە بکەن بۆی ئێمە بتوانین بە تیمێکی گەورەی 60 کەسی بۆ 70 کەسی ئەو پاڵانتێنە دەوڵەتی تاران بکەین هەل لە ئێسەکەوە لە ڕێگەی ئیمکانات ئینشاڵڵا بەشداریەکەن و بە پلەی باشەوە گەڕێنەوە ڕۆند بۆچی یەک دوو جوڵە نەبینین ئەوەشمان ئامادەی پاڵاوانەکان بەس هیچمان لێ نەکەن لە ئێمە زۆر باشە کامتان ئامادەن یەک دوو جوڵەی جوان بکەن باخۆ مەڵەسم لە داخیەوە لە کاک ئەحمەد و دەست کاک ئەحمەد هەستە مەدالەکە بەرامبەر یەک دووسێکی زامی لێدان ێکی زامی و دیاشی و مەدالیاکەی لای منە مەشکم بیری چێتەوە هەرچەنە بیری ناچێتەوە بەس بێن تۆزێک بۆ ئێرەوە نزیک بنەوە لە مێنزەکە بەشیت دەی بژۆن دێ بابش قاچ بکەن قاچ نەخزە وریاوە تۆ ساڕست ئەستەمبوڵ وایە دیکردایەکەم هێنا دەستان خۆش دەستان خۆش بێت پاڵاوانەکانی تریشمان بەشدارە بن ئەسم ڕامی ڕەوەند بەس لە کۆتاییە یەکی کارەمێنێتەوە مەگەر تۆستی لەگەڵانە من هەستم ئەحمەد گیان وەش مەدالیاکات لە کۆتایی ئەمە مستاجەبار کاکە لای ماوەتە مەگەر لەگەڵ ڕەوەندا ئاستەوە نییە من ناتوانم نابێت وەنیە ئەم کوژێ ناتوانم بەرگری لە خۆم بکەم ئەمە قسەیەمان پێ ناشکێ لە ڕامێردی فەرقی چییە؟ هەردووتان هەرێکم بەودان باشە مامۆستا ئەم جوڵانە کاوە ئەنجامدرێت ئێوە بەردەوام بن ئەم جوڵانە کاوە ئەکرێت نابێت بەرامبەرەکەی عەزیەت بات و ئازاری باوە نییە؟ ئێمە دوو جۆرمان هەیە جۆرێکمان هەیە ئەمە کێسە ئەم جۆرەی بۆ ئۆلمپیاتە لە ئۆلمپیاتا بێ بەم شێوەی یاریزان عەزیەتی نەبێ بەشێکی ترمان هەیە لەو کارەتە پێڵە کۆمبات کەەوە حڕە وەکو ئەو یاری ناو قەفەزەکە وایە هەموو شتێک ئازادە کە توانی بەرامبەری بەکاری بێت باشە مامۆستا ئەیوب لە هونەرە جەنگیەکانە بەگشتی فەیس و فەیس هەیە بەرام پێش ئەنجامدانی یاریەکە بەرامبەر یەکەوەستن و حرەکەیەک بۆ بەرامبەرێکەکەن بۆ ترساندنی یاریزانی بەرامبەرە لە کاراتی شاوبوونی هەیە پرسیارێکی زۆر جوانە ئەو خۆی جوانی کاراتی دەستان خۆش بێوەتوان دانیشم بورە مامۆستا جوانی کاراتی دەست خۆشماندوو نەبن گەورەی کاراتی خۆی بمانەوە نەمانەوە کاراتی 5 ستایلی هەیە لە جیهانە 5 ئوستوبی هەیە شۆتۆکان شۆتۆریۆ کیکوشینگای لەگەڵ یەک دوو سەبکیتری هەیە وەڵحاصڵ بەربڵاوترین یاری لە ئێستا لە جیهانە شۆتۆکان و شۆتۆریۆیە شۆتۆکان و شۆتۆریۆ جوانی ئەم دوو ئوسلوبە کە لە کاراتیا جوانەکەی لەوایە کە دوو یاریزان دوو منداڵی ئاوا کە بەرامبەر یەک یاری ئەەکەن لە ناو ساحەی کاراتێدا هەشت داوەری بەڕێز بە چاکەتوانتۆڵ و بووین باخەوە داوەری ئەم دوو یاریزانە ئەەکەن بۆی ئەخلاقیات و ڕەوشتی یەکتری بپارێزنەوە عەزیەتی یەکتری نەدەنەوە بە ئوسلوبێکی جوان بە ستایلێکی جوان یاری بکەن بە یەکەوە کە ئەو تەکنیکانە کە ئیسایەوە بینیتان هەمووی بە تەکنیکی بەدەستکێشیشەوە دەبێت ئەو یاریزانە بە هەموو حاڵەتێک ئەگەر دەستی ئەم یاریزانە بگا بە دەموچاوی یاریزانی بەرامبەر عەزیەتی بێ بگەێنێ یەکسەر بێتە فاوڵ بووی فاوڵ دروستە بێ نابێت بە هیچ شێوازی عەزیەت بە دەموچاوی بگەێنێ لەبەرەوەی جوانی کاراتی لەمایە یاریکی زۆر سرعەتە یاریکی زۆر پرۆفیشناڵ و بۆ گرتنی یەک خاڵ دەبێت نۆ پرەنسیپت هەبێ سرعەتی هەبێ ئەبێ تەکنیکت تەواو بێ ئەبێت کۆنتڕۆڵت تەواو بێ ئەبێ جوڵت تەواو بێ ئەبێ ڕۆشت و گەڕاون وەڵحاصڵ کۆمەڵی پرەنسیپ قەیدی ئەکا بۆی تەکنیکێکی خاڵێک بەدەستبێنێ ئەم یاریزانەوە ئەگەر پێداویستیانێکە بۆ سەلامەتی بەکاریەت بۆ یاریزانەکان چیە؟ مەحفەزەی سەرسنگ هەیە بۆ مناڵان ئیسا لە قانونی تازە هاتووە بێ کڵاوی سەلامەتیشی لەسەرا بێت بۆ مناڵان وەکو عەرزم کردن مناڵ بە هەموو شێوازە نابێت دەست بە دەموچاو بگەوت بگا بە دەموچاوی فاوڵە بێت باشە مامۆستای بکاتە ئێوە لەگەڵ ئەوەی کە فێری جوڵەکانیانەکەن و فێری ئەم هونەرە بەرگریانیانەکەن لایەنە پەروەردەیەکەشی ئێوە لەبیر ناکەن وایە چیت خۆی بۆ خۆی ئەمەی کە من عەرز دەکەم
کە ئەم یاریزانن ئەزیەتی یاریزانی بەرامبەر نەدا و خۆی بۆ خۆی پەروەردەکردنە دەبێت ڕەوشتێکی بەرزی هەبێ کە ئەم هونەرە کە لای ئەم هەیە ئەم تااقەت و توانە کە لای ئەم هەیە کە ئەم هێزە کە لای ئەم هەیە بۆ بەرامبەرەکانی بە ئەدەبەوە بەکاری بێنێ بەس تەنها و تەنها بۆ بەرگری بەکاری بێنێت زۆر باشە کاک جەبار دەستە خۆشوە بینەوە لای بەڕێزت لە چ تەمەنێکەوە مناڵ ئەتوانێت دەست بکات بەم هونەرە بەرگریانە بە تایبەتریش بۆ کاراتێ حالێن لە فێرگەکەی مەویانی وەرچی هەڵبجە لە تەمەنی 6 ساڵیەوە وەریەگرین هەتا مناڵتر بێ باشترە هەتا مناڵتر بێ باشترە ئاماژە بە خاڵێکی گرنگ کرد سەبارەت بە پەروەردە ئێمە بەس بەرزش بە یاریزان ناکەین من حەزەکەمەوە پرسیارە ئاراسەیەکی لە فێرخوازەکان بکەیت کە ئێمە جگەل لە فێربوونی کاراتی وەرزشەکە زانت چی شتێکی ترمان بۆ دانان کە بێت جێبەجێ بکەن کاکە لای تۆ قسەمان بۆ بکە ئێمە بێ ئەم ڕێنمانە بە جێبەجێ بکەین تۆ زەمانکە نزیکەرە وەک ئیندۆمی ساردی ئەمانە نابێت خۆن بەڵێ کە ئێمە لە ماڵەوە تەمرینەکەین خۆمان بە شەوانە ئیندۆمی و جبز و ساردی و لەگەڵ باشتە پێگاتەکانی باشە بۆم باسکە زیانیان ئەو ئامێرە ئەلکترۆنیانە ئامێرە زیرەکان مۆبایل ئایپاد ئەوانە تا چەند مامۆستاکان پێیان وتون کابێ دوورکەونەوە لەو بابەتانش بەکارێنانی مۆبایل بە هەموو شێوەیە قەدەغەی و نابێ بەکاری ناهێننەوە کاری ناهێنن وایە کاری ناهێن بە جۆرێک نەخێ دەستان خۆش بێ مامۆستا بە ڕەنگی پشتێنەکانیان جیاوازی هەیە بە جیاوازی لە ئاستەکانیان دروستەکەات ئەم پشتێنی دمە تەبان بەڕیزبەندی پشتێنەکان لە کاراتیە لە پشتێنی سپی دەست پێەکە تا پشتێنی ڕش کە حەو پشتێنە ڕەنگی پشتێنەکان سپیە زەردە پرتەقاڵیە سەوزە شینە قاوەیە ڕەشە بەڵام لە ناو نیزالە کە چیتە ناو نیزال دوو پشتێنمانەیە پشتێنی سوور شین کە دو یاریزانەکە جیاکاتەوە بە زمانی یابانی بە پشتێنی سوورەڵێن ئاکا بە پشتێنی شینەڵێن ئاو کە ڕنگ بۆ جیاکردنەوە یاریزانەکان لە ناو یاریە بۆ لە بتوڵاتە یاریزانێک بۆ هەیە چەندها جار پشتێنی سووری شین بەزان یەکەم یاریەکە لەوە چێ سوور بێت احتمالەکە دوم یاری شین بێت شەر نییە هەتا کۆتایی لە ناو نیزالە یەک زۆر باشە دەستان خۆش پشتێنەشینە ئەمە ڕەمزی یاریزانی نیزالە دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان ماندوومان کردن ئیشەڵا ئومێد دەکەین بەشداری پاڵەوانێتەکانی تریشتان کرد بە پلی باشە بگەڕێنەوە ئێرە شەرماڵی خۆتانە لێرە چاپێکۆتتان لەگەڵ دەستان خۆش بێت پاڵەوانێتەکانی دیکەشە بەشداری بکەن لەو پاڵەنتیانەیە کە مامۆستایان باسییان کرد و بتوانن پلی زۆر باش بەدەست بێنن بۆ هیواین زیاتر دەستان خۆش بێت لەم تەلەڤیزیۆنە جوانەوە ئێمە ئەو فێرگە تقریبا چوار لە خۆیەگرێ فێرگەکەمان لەگەڵ یانی وەرچی هەڵبجە فێرگەکەمان لەم کاتە پێویستمان بە دابینکردنی پاسێکە بۆ هاتوچووی فێرخوازەکانمان من ڕاستی هیچ ئەمەلێکم بەلایانی پەیوەندیدار نیە چۆن ئەوە هەموو کەرتەکانی فەرامۆش کردەوە بەڵام لێرە من ڕۆکەمە بەڕێز هەواڵ کاک پاڤێڵ کە پاسێک بۆ ئەم فێرگەمان دابینکە کە پێویستمان بە پاسێکە بۆ هاتوچووی فێرخوازەکانمان هەم بۆ ناو خۆ هەم بۆ دەرەوی شارش دەستە خۆش بێت ئێمە شیوادارین کە تەواو هاوکاری ئێوە و پاڵەوانەکان بکرێت و سەرکەوتنی زیاتر تۆمار بکەن دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێت بەڵێزان تەواوی بەرگەوابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامتان پێشکەش کرا هەمیشە شاد و کۆتا پرۆگرامی ساڵی 2024 مان بوو توانی بێتمان لە ماوەی ئەم ساڵەیە بەردەوام بەرنامەی باش و بەردەوام بەرنامەی پڕبەپێز و میوانی باشمان بانگێش کرد بێت وەڵامی تەواوی پرسیارەکانی ئێوەمان وەرگرت بێت کە لای ئێوە دروست بۆ بینەری بەرنامەکە بوون ڕاستە دەستە خۆش بێ بگومان سبینێ کە ساڵێکی نوێیە ئێمە ژۆک و دەستگای میدیایی کورسات پێێنینە 25 ساڵەی تەمەنی دەستگاکەمانەوە بۆیە سبێنە چاوتان لەسەر شاشە جوان و ڕەنگینەکەی کورسات بێ سەرجەم پرۆگرامەکانمان تایبەتە هەر لە بەیانیەوە هەتاوەکو درەنگانی شەو باشینەکانمان بۆی ئازیز ئامادە کردووە لە ئێستاشەوە ساڵی نوێ لە هەموو لایەکتان پیرۆز دەکەین ئومێد دەکەین توانی بێتمان لە ساڵی 2024 تاوی ئەو بابەتانی کە بۆ ئێوە ئازیز گرنگ بوو بێت لە ڕێگەی پرۆگرامە جیاجیەکانی دەستگای میدیایی کورساتەوە پێشکەشی ئێوەمان کرد بێت تا بینینەوەیەکی تر هیوای ڕۆژێکی خۆش و ئارام بۆ هەموو لایەکتانە خوازی ساڵی نوێتان پیرۆز بێ و هەمیشە دڵخۆش و ئاسوودە